هەواڵسارە ئەو کاریگەری لەسەر من و لەسەر باوەڕم وایە زۆربەی ژنانی ڕۆژنامەنووسی ئازاد جێهێشتووە ئەوەیە کە کۆڵ نەدەین، ینی بەردەوام بین لەسەر ئەو پەیامەی کە پێمانە وەکو ژنێکی ئازاد چۆن بتوانین کۆمەڵگەکەمان و ژنانی کۆمەڵگەکەمان هۆشیار بکەینەوە، چۆن بتوانین درێژە بدەین بەو ڕێگەی کە لە پێناو ئازادیە دروست بووە بۆ من و بۆ هەموو هاوپیشەکانم، چۆن هەواڵسارە لە 10 ساڵی زیندانە بەردەوام تێکۆشانی کرد، بەردەوام هەوڵێدا لە ناو زیندانیشە ژنەکان هۆشیار بکاتەوە، ژنەکان بێهیوانە بن، هیوابەخش بوو بۆ ژنەکان. ئێمەش بە هەمان شێوەی ئەو بەردەوامین لەسەر ئەو ڕێچکەی ئەو نەهیوا لە دەست بدەین، نە تەسلیمی ئەو واقعبین کە بەسەرمان ئاسەپێنراوە. ئەو تیرۆرکردنەی لە ناو جەرگەی وڵاتی بەناو دیموکراسیە ئەنجام درا کە هەواڵسارە و هاوڕێکانی بوون و ئێستش بەردەوامە، لە پێش هەواڵسارە هەبوو هەتا ئێستش بەردەوامە و بەردەوامی شەبێت. ئاماژەیە بەوەی کە دەنگی ژنان، دەنگی ئازادی خوازان هەرگیز کەب نابێت، چونکە ئەگەر هەواڵسارە لەویا بڵێن خاڵێکی کۆتاییە بە مێشکی خۆیان خاڵێکی کۆتاییان بۆ دانابێت، بەڵام ئەوە وای کردووە سەدان و سارای تر لە دایک بن و لەسەر ڕێچکەی ئەو بەردەوام بن، بۆیە هەرگیز ئەو خەباتی ئەوان کۆتایی نێت. دەوڵەتی تورکیا دژی هەموو دەنگێکی ئازادە، ینی هەر شوێنێک دەنگێکی ئازاد هەبێت، لە هەر شوێنێک کوردێک هەبێت بڵێ من کوردم، ئەوە دەوڵەتی تورک ینی هەمومان ئەزانین کە دژێتی و هەوڵی کپکردنێدات. خۆیان وتویان ئەگەر لە ئەفریقاش کوردێکە بێت ئێمە ئەبێ کۆتایی پێبێنین. تیرۆرکردنی هەواڵساراش ئەو پلانی کە بۆیان داڕێژراوە بەبێ ئەوەی سڵ بکەنەوە لە وڵاتێکی وەک فەڕەنسا چوون و لە تیرۆریان کرد، کردەوەیکی ویان ئەنجامدا. ترسی دەوڵەتی تورکە لە کاریگەری ئەو ژنانە، لە کاریگەری ئەو دەنگە ئازادانە، ینی تیرۆرکردنی هەستیان بە مەترسی ئەو ژنە کردبوو کە چەند کاریگەرە، کە چەند بەتوانایە، کە چەند ئەتوانێت پرسی کورد پرسی ژن بەرەو پێش ببات هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە. ئەم سیستەمەی کە ئێستا ئێمەتیاین کە سیستەمی سەرمایەداریە و هەموو دنیای گرتوۆتەوە، هەمووی پەیوەندی بەیەکەوە، هەمووی زنجیرەیەکە بۆ پاراستنی ومانەوەی خۆی زنجیرەیەکە بەیەکەوە. ینی ئێستا من ناتوانم بەڕاهایی بڵێم کە بێگومان دەوڵەتانی تریش دەستیان هەبووتیایە، بەڵام ناشتوانی بڵێ دەوڵەتی تورک خۆی توانیوێتی لەناو دەوڵەتێکی وەک فەڕەنسایە کارێکی لەو شێوەیە بکە. لەبەرەوە سیستەمەکە بە حکومەوەی کە ئەوێت مانەوەی خۆی لەسەر ئەو شێوازە ژیانکردنەی بەسەر خەڵکا سەپانوێتی لەسەر ئەوەیە، بۆیە ئەکرێت ینی دەوڵەتانی تریژ لە پشتی ئەوە بوو بێتن و تەنانەت هاوکاریش بوو بێتن بۆ دیاریکردنی شوێنی ئەو تێکۆشەرانە و ئەنجامدانی ئەو تاوانە لەلایەن میتەوە. یەکەم شت گرنگە ئەوەیە کە ژنانی کوردێک گرتوو بوون کە ئەوەش هەموو ژیانی هەواڵسارا و هاوڕەکانیشی لە پێناو یەکگرتووی و یەک دروستکردنی یەکڕێزی بوو. یەکڕێزی ژنانی کورد دواتریش ڕێگڕێزی گەلی کووردە، بۆیە پێویستە ژنانی کورد بۆ هێشتنەوەی خەباتی هەواڵسارا و درێژە پێزانی یەکگرتوو بن، یەکڕێز بن، یەک هەڵوێست بن، تاوەکو بتوانن بەرەنگاری ئەو سیستەمە ببنەوە، تاوەکو بتوانن بەرەنگاری ئەو نادادیە بن کە بەسەر کووردا سەپێنراوە. ئەگەر باسێک لە ژنە شۆڕژگەر ساکینە جانسز بکەین، هەڵبەت کە ئێمە هەرچی لەبارەوە بڵێن هێشتاش بێگومان مافی تەواوی پێ نادەن، چونکە ژیانی ئەو تێکۆشانی ئەو بەرخۆدانی ئەو و لە هەمان کادا ئەو ڕێگایی کە گرتوویەتە بەر بۆ ئازادی ژنی کورد و ژنانی جیهانوە، ئەو تێکۆشانی کە ئەو کردوێتی بۆ پاراستنی کەلتور و زمان و ناسنامە و خاکی کوردستان، ئێمە هەرچی بڵێن لەبارەیەوە بێگومان حەقی تەواوی پێ نادەین و بەدڵنیاییەوە کەم دەهێنێت. بەڵام ئەگەر تەماشایەکی لە ژیان و تێکۆشانی شەید ساکینە بکەین، ئەگەر لە پەرتوکەکەی خۆیەوە دەست پێ بکەین کە وەکو خۆی باسی لێوە کات ژیانم هەمیشە تێکۆشان بوو، بەڕاستی لەمەوە بە دەردەکەوێت کە
گرنگێکی زۆری بە زمان داوە بە کەلتور داوەوە زۆر بە جوانی شوێن بە شوێن و کەلتورە جیاوازەکانی شوێن و ناوچەکەی خۆی دەگێڕێتەوە هەتا بۆ شوێنانێ دیکە کە لە ماوەی ژیان و تێکۆشانیدا بۆی ڕۆیشتووە و ئەوەی کە زۆر گرنگە لێرەدا جەختی لێ بکەینەوە ئەوەیە کە ئێمە بە درێژایی مێژووی ژن پیاو نووسێتەوە بۆیە مافی تەواوی پێنەداوە بە عقلێتێکی سەرمایهداری نووسراوەتەوە و ڕاستینەی ژن نەخراوەتەوە ڕوو بەڵام ئەوە گرنگە کە شەید ساکینە بۆ خۆی ژیان نامەی خۆی یاداش دەکات و ڕووداوەکان وەکو خۆیان دەگێڕێتەوە و ئەو کە لە ئێستادا بۆ ئێمە بەشێکی ئەو تێکۆشانە بۆ بەمێژووە بەشێک لەو ژنە پێشنگ و تێکۆشەرانەوە ئەوانەیە کە لە ناو حرەکەتدا بوون دەبین کە هەتاوکو ئێستا لە تێکۆشاندان ئەنی ئەمانە بەڕاستی بۆ ئێمە دەخاتە ڕوو بۆیە ئەمە بێگومان بۆ ئێمە جێگەی بایەخ پێدانە بۆی کە ژنێکی شۆڕژگەڕوا لە هەمان کاتا نووسەرێکی زۆر باشی کورد کە بۆ خۆی ژنە مێژووی ئێمە دەگێڕێتەوە و بەشێکی زۆری ئەو مێژووی ئێمە لە ناوچوون و یعنی لە ناوچوون پاراستووە ئەگەر تەماشایەک بکەین هەم لە پەرتوکەکەی شەید ساکینە خۆیەوە و هەم لە گێڕانەوەکان لەو ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لەو تێکۆشانی کە شەید ساکینە بۆ خۆی کردوێتی ئێمە دەبینین کە هەر لە منداڵیەوە چۆن سیستەمی باوک سالاری سەرمایهداری ڕەت دەکاتەوە و چۆن ڕێگە دروستەکە کە ڕێگەی تێکۆشانی ئازادی و بە فەلسەفەی ژنژیان ئازادی دەگرێتە بەروە هەتا دواساتەکانی ژیانی ئەم لەم تێکۆشانە بەردەوامە بێوە بەردەوام بەڕووی ستەمکاری بەڕووی داگیرکاری بەڕووی فاشیزم و بە دیاریکراوی بەڕووی ئەو سیاسەتە چەپەڵانی کە دەوڵەتی داگیرکاری تورک بەرامبەر بە ژن و پێشەنگان و بەرامبەر بە ئازادی خوازان و وڵات پارێزانوونەتەوەی کورد دەگرێتە بەرەم بەرە ڕووی هەموو ئەمانەدا ئەوەستێتەوە بۆیەش ئێمە دەبینین کە لە پاشەوەی ساڵی 2013 بە پلانگێڕی دەوڵەتی داگیرکاری تورکە لە ڕێگەی میتێکی تورکەوە بە هاوکاری دەوڵەتانی دەوڵەت نەتەوەکان داگیرکەران ئێمە دەبینین کە لە پلانگێڕیەکدا شەهید یان شۆڕژگێر ساکینە جانسس و هەردوو هەواڵەکەی لەیلا شایلەمز و فیدان دۆغان تیرۆر دەکەن هەڵبەت کە بەم تیرۆرکردنە ئەمە بێگومان خەسارەتێکی گەورە بوو هەم لە تێکۆشان هەمووە لە ژنانی کوردووە لە کورد بەگشتی بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەرچی دەوڵەتی داگیرکەری تورک وە یعنی ویستیان ترساندن و تۆقاندنێک بڵاو بکەنەوە لە ناو ژنانی ئازادی خوازدا و ئەم پەیامە بە گوێ ئێمەدا بدەن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە دەبینین کە دوای ئەوە ژنانی کوردووە ژنانی ئازادی خواز نەترسان و نەک ئەم پلانگەڕیان بوو چڵ کردەوە بەڵکو بە تێکۆشانی خۆیان توانیان هەنگاوێکی زۆر باشتر بەرەو پێشەوە ببن و هەرچەندە ینی لە دوای ئەمە دەوڵەتی داگیرکەری تورک بە حتاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت بەم سیاسەتی خۆی بەردەوامەوە چەندین ژنە شۆڕژگێڕی دیکەی چەندین ژنی پێشەنگ کە لە نێو کۆمەلگەدا ڕێخستنیانە کرد لە بواری فکری لە بواری فەلسەفا لە بواری نیشتیمان پەروەریدا پێشەنگ بوون و تێکۆشانیان دەکرد بە ئامانجی گرتن بە نمونە ئێمە کۆمەڵکوژی دووەمی پاریسمانەیەوە ژنانی پێشەنگی زۆر لە ڕۆژئاوای کوردستان بە ئامانج کرد کە دوایینیان یوسرا دەروێش و هەواڵ لێمان شوێژ بوو و هاوکار لە باشووری کوردستان شەید ناگیهانی بە ئامانج کرد بەڵام هەموو ئەمانەیانی ڕاستە خەسارەتێک بوو بۆ ئێمە کە ژنانی بەم جۆرە پێشەنگمان لەدەستدا بەڵام ئەمانە ڕێگەی ئێمە زیاتر کراوەتر کردووە ئێمە و ژنانی دیکەی جەسوورتر کرد لەوەی کە ڕێگای تێکۆشانی ئەوان بگرینە بەر بۆیەش بێگومان ئێمە وەکو ژنان لە نێو ڕاگەیاندنی ئازادا پێ هەڵگری تێکۆشانی شەهید ساکینەوە هەواڵەکانی وە تەواوی ئەو ژنە پێشەنگانەی ترین کە هەم شەهیدکران و هەمش لە ئێستادا دەبینین کە لە ناو تێکۆشانی ئازادیدا